حقیقەت ئەوەیە کە ئێمە زۆرمان قسە کردو ئەوە چەند ساڵە هەر لە ئیفرین و پێش ئیفرینیشەوە لە کۆبانیەوە ئێمە کێشەی ئەوەمان هەیە کە عنسورێکی عەمیلێکی ناوخۆی کوردستان یارمەتی سوڵتانەکانی عوسمانی بە شێوەی مۆدێڕن سەرۆک کۆماری تورکیا کە هەر بە شێوەی سوڵتانەکانی عوسمانی و تەنانەت دواکەوت و تور لەوانیش هەڵدەستێ و دادەنیشێ و لەگەڵ دەوروبەر و لەگە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەعەمول دەکا و قسە دەکا و ئەوانە حقیقەت ئەوەیە کە زۆرمان قسە کردو لەسەر ئەویش ئەوەیە کە ئەمانە خەون و خەیاڵێکی زۆریان هەیە مەسەلەکە نەپەکەکەیە بەڕاستی مەسەلەکە نەقەندی لە بەڕاستیەکە چونکە ئەگە ئەوە باە ئاوا چی پێویستی هەبوو کە تۆ بچی ڕۆژ ئاوای کوردستان داگیر بکەی و ئەو بەڵایە بەسەر ئیفرین بێنی و دارە زەیتونەکانی بگوازیەوە و هەرچی کە لە پول و هەرچی شتی کولتوری ئەم وڵاتەیە لە ناوی بەری و ئەوە بکەیت بەڕێی من ئەوانە لە مێژە خەیاڵی ئەویان دەبن سەریدایە کە بە قەولی خۆیان ناڵن هەرێمی کوردستان بەڵام بە قەولی خۆیان دەڵێن باشووری عێراق داگیر بکەن و باکووری عێراق داگیر بکەن و بە بیانووی پەکەکەوە بەداخەوە هێزی ناوخۆ ئەویش کە پارتی دموکرات نا بنەماڵەی بارزانانی حیزبەکەی بارزانانی ئەوە خەریکە بە تەواوی هاوکاریان دەکات هەر دوای نشەوە دوای ئەوەی کە ئەو هێرشەی سەر دەوەری مەتینا و ئاوەشین و ئەوانەی کردو بە کۆپتێری جەنجی و بە هاون و تۆپباران شتەکان ئاوە سیاغە کردو دەڵێ من ئەو بەیانیە خوێنمەوە دەڵێ هێزەکانمان لە وەزارەتی دیفاعی تورکیا دەڵێ هێزەکانمان بە یارمەتی دۆستان ناژ لە هاوپەیمان بە یارمەتی دۆستانمان لە شیمالی عێراق ئەمە توانیمان زەربەی تەواو لێ بدەین لە گریلاکانەوەوانە پارتی دژایەتی پەکەکەی ناکە پارتی لە ڕۆژی ئەوڵەوە نەیشادێتەوە بەشێکە لە ئیمپراتوریەتی عوسمانی نوێ بەشێکە یعنی بەشێکیش نییە ئەمیلێکە لەوێت تۆ مەسەرەن ئەو ڕۆژانە باسی وەت کردکە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چۆتە ئیستانبول و چۆتە خزمەت سوڵتانی عوسمانی تۆگە چاوێک لە ڕسمەکان بکەیت هەر چاوێک لەو ڕسمانە بکەیت لەو وێنانە بکەیت کە خۆیان بڵاویان کردوتەوە تۆ دەبینی کە شێوەی دانیشتن و زمانی جەستەیان دەبینی کە ئەو دروست بە شێوەی گزیرێکی خۆی بە شێوەی لە چەشنی قایم مقامێکی خۆی ئەوانە بە خێراتن دەکاو لە خوار خۆی داناون زۆر لە خوار خۆی ئەوە زمانی جەستە هەر کەسێک بیبینێ لەو وێنانە کە ئەمە ئیتر ئەمە بەداخەوە کۆمەڵک کۆیلە بە ناوی ڕۆشنبیر ئەندام پارلمان وەزیر و گزیری هەولێرێ دەڵێن ئەوە هیچ نییە و بەڵام ئەگە بەعکسەوە بە ئاڵایەکی کوردستانی دانابایە و مەسروری بربایە تەرازی خۆی ئەوە دایان کردە دەهۆڵ و زوڕا و بزانە کورد چەند سنگینە و کورد چەند قورسە لە لای تورکیا و ئەوە تا ئاوە بە خێراتن کردووە بەڵام کە بەو لایدا بوو حیا و شەرمیان نییە دروست دەیکەنە بەو لایدا دەڵێنەوە هیچ نییە ئەوە ئاڵایەک بێت چیە ئەوە ئاڵایەک نەبێت لەوێت چیە دیسانەکانە بەو لایدا دەکەون دەڵێن کە ئەوە ناوی بارزانی لە هەر جێگایەکی هەبێت ئەوە لەوێ کوردستان لەوێ بەڕێی من ئەوانە فقط توانیویانە بە پارە و بە پول بە پۆست و مەقام ڕۆشنبیر و نوخبەی کورد بکڕن و ئەوە تەنیا چێکێکە کە پێیانە تەنیا پشتیوانێکە دەنا من دڵنیاتان دەکەم ئەوانە پشتیوانی کۆمەڵانی خەڵکی کوردستانیان پێ نییە کۆمەڵانی خەڵکی کوردستان دژی ئەوەن کە ئەو فشارێکە حیزبەکەی بارزانی بۆ گریلاکانی قەندیلی دێنێت هەمووی دژی ئەوەن و ئەوان لەوەش دەترسێن ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر ئەو شەڕەوە چەند ساڵەتۆ بۆ خۆتان دەزانن هەر دەڵێن بەهاران دێن و تۆز تەق و تۆق دەکەن و تۆزێک هاوەند بە و ڕز و باغی خەڵکیدا دەدەن و ئەوانە و دوایشی چیان بۆ ناکرێت حقیقەت ئەوەیە کە مقاومەتی دلێرانەی گریلاکانی سەرشاخ پێیان تێکیان دەشکێنێ هەردووی نەشێتێکی شکاندون گریلاکان ئەوانی تێکشکاندووە بۆیە ئەوانە هەموو جارێ دێن ئەو هاتو هاوارەی دەکەن بەڵام کە دەبینن کۆمەڵانی خەڵک لە پشتیان نییە کۆمەڵانی خەڵک دژی ئەو شەڕەیە و لایەنی گریلاکانی خۆیان دەگرن دووبارە سروڕەشیان بۆ دەمێنێتەوە دووبارە پاش ماوەیەکی دووبارە بە خشکەیی
بۆی دەڕۆنەوە نەوەی کە بە خەڵکی بڵێن بە خەڵکی ڕوونکەنەوە ئەرە چیمان کرد چیمان نەکرد ئەو هەموو تەق و تۆق و هەموو سەربازی بێگوناحی تورکمان بە کوژدا ئەرە گەیشتینە چۆ نەگەیشتینە چۆ ئەو بەدەست خۆی نێ ئەو بەدەست خۆی نێ ئەو دەتوانێت حتاکو نێ سوڵتانەکەی ئەمری پێ بکە بیکە هیچ ئەو لاولای تێدا نیە. بنەماڵەی بارزانی حەقیقەت ئەوەیە کە لەوەیدا ئیسپاتیان کردووە ئەگەر کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش و خەڵکی فەقیر و هەژاری کوردستان بخۆیان نەگۆڕن ببینن کە بنەماڵەی بارزانی هیچ دڵسۆزێکی بۆ کۆمەڵانی خەڵکی باشووری کوردستان نیە بەعەکسەوە هەرچی بەروبووم و دڵسۆزی هەیەی بۆ سوڵتانەکەیەتی دەچێتە خزمەتی خۆشخۆش نەبرایەک نەبابێک دوو برا سێ برا ئامۆزا هەر قەدەر دەچن لەوێ دەستە و نەزەر ڕادەوەستن وەکو ئەو وێنانەی کە دوێنێ دیتان دەچن لە مەقابل سوڵتانەکان ڕادەوەستن دەڵێ ئەمرت بەچێ ئەوان دەڵێن ئەمرت بەچێ بەڵام ئەوانە بەڕاستی حقیقت ئەوەیە کە زەلیل و داماوی دوژمنن بەڵام شێری ناوماڵن وە دێن بەڵام ئەبەو شێوەیە لەگەڵ چالاگوانانی بادینان دەزیندانیان دەکەن دایکی لە تاوکوڕەکەی جەڵتە لێ دەدا دەمرێ تا ئەو لەحزەی لیان قبول دەکەن کە من و تۆی بە ئیستلاح ڕۆشنبیر من و تۆی بە ئیستلاح نوخبە بەشێک بین لە بڵینگۆی ناحەق و ناڕەوای دەسەڵاتی هەولێر تا ئەو ڕۆژەی کە کۆمەڵانی خەڵک چاویان لە ئێمەیە ئێمە بەڕاستی دەڵم ڕۆشنبیر نوخبە خوێندەواری باشووری کوردستان ئەرکی خۆیان بەجێ نایەنن لەبەرەوەی کە مستەفیدن لەبەرەوەی کە دایانکەنە ئەندام پارلەمان خۆشیان بە خەون نابینن کە کاکە تۆ لیاقەتی ئەندام پارلەمانیت نییە بەڵام ئەو تا ڕۆژانە دەبینی بۆتە گاڵتە و گەپ و مەسخەرە هەر وەکو فۆتۆ مۆدێلەکان دێن و دەچن و بنێوی ئەندام پارلەمان و ئەرچی پەیدای دەکەن لە معاشێکی ناحەق کە دەدرێ بەوانە دەدرێ بە دموچاویان و دەدرێ بە عملیاتی تەجمیلی و مەجمیلیان بەنێوی ئەندام پارلەمان ئەو تاوە 2 ساڵە 3 ساڵە جەنابتان لێرە و ڕۆژنامە نووسن چەند جار ئەندام پارلەمان کۆبووەتەوە لەسەر چەند شتی گرنگ بریاری داوە خوا خەڵسەرۆکی پارلەمان بە هیچ نازانن ئەوەندە مەغرورن ئەوەندە بە پارە و پوڵ خەڵکیان کڕیوە سەرۆکی پارلەمان بە هیچ نازانن ئەمە لە زیاتی سەرۆکی پارلەمان بە هەمێک ڕۆژیش ئەو داوامام نەدەکرد چونکە ئەوە سوکایەتی پێی دەکەن بە هەر حاڵ ئەوانە توانیوانە کۆمەڵێک خەڵک ئەوانش عائلەیان هەیە خانەوادەیان هەیە دەچن لەناو عەشایردا ئەندام پارلەمان پەیدا دەکەن بۆیە کە عەشایر خانەوادەی زۆرە و کەس و کاری زۆرە بتوانن ببنە بڵینگۆیان بەڵام ئەمە تاسەر ناڕوە خەڵک ئەو ڕۆکانە ئەگە تۆ پسی بۆ ناو بازار خەڵک لەو شارەی لە سلەیمانی لە شارەکانی دیکە لە هەولێر لە بادینان بەڕاستی خەڵک دەکوڕێ خەڵک تیکەی تر جارز بۆ لەوەی کە بەروبوومی ئەو وڵاتەی بچێتە ئەمریکایە و بدرێ بە ڤێلاو ئەو تا ڕۆژنامەی ئەمریکایی دەنووسێ دەڵێ بەدەیان ڤێلای دەیان و 23 میلیۆن دۆلاری بە ناوی کوڕانی بارزانیە ئەمە ناحەقێکی یەکجار زۆرە ئەوانە نە دڵسۆزی کوردن نە باوکی کوردن نە دایکی کوردن ئەوانە دوژمنی کوردن امتحانی ئەوانە لە 5 ساڵی ڕابردوو نیشانی داوە کە ئەوانە هیچ نین ئەوانە هیچ عاملێک نین ئەوانە هیچ فاکتەرێک نین ئەوانە نیشانیاندا کە بۆ 4 ئانەی کە لەلایەن بارزانیەوە لە هەولێرەوە پارەی نەوت و بەروبووم و ماڵیات و دەواازە سنووریەکانی ئەو میلەتە بێچارەیە دەدرێ بەوانە بە قورجواندا دەدرێەوە ئەوانەی پێبێدەنگ دەکرێت نیشانی داوە کە ئەوانە ئەمیلێک زیاتر نین بەنسبەت بنەماڵی بارزانیەوە ئەوانە بوونە کۆیلەی بنەماڵی بارزانی ئەوە حیزبانی کە تۆ ناویان دێنی بەداخەوە ئەو حیزبانەی کە بجاران بەرامبەری و ڕەخەبەری و چێبڕچێیان دەکرد لەگەڵ بنەماڵی بارزانی ئەو ڕۆکانە بە خاتی بەروبووم و پارە و پول و بێدەنگ بوون لێیان هاتوون سکوت دەکەن تەنانەت خەڵکی گەورە بۆ خۆ دەزانی لەو شارەیدا کە ساڵان بە ئانتی بارزانی و بە دژە قیادە مەوەقەتە و بەچی مەشهور بوون لە ساڵانی بیدایەتی شۆڕشینەوە ئەم ڕۆکانە لێ دەدەن بەولایدا لە نوخبەکانیان لە سمینارەکانیان لێ دەدەن بەوەی کە بارزانی گەورەی کوردە و لێ دەدەن بەرەو ئەوەی کە بارزانی تاقە ڕێگای چاری کوردە و کە ئەمە تاقەت چارەی نەکبەتی و بەدبەختی و چوونە چاڵاوی ڕەشی مێژوویەوەیە نە بە عەکسەوە کە بڵێ وڵا ڕێگای ڕزگاری کورد بە ڕێگای بارزاندا دەڕوان نەخێر ڕێگای قوربەستەری و بەدبەختی کورد بە ڕێگای ئەو ڕۆشنبیرانە دەبێت زۆر چاو خودکەنەوە
ئەو نەسیحەتانەی کە ئەوانە دەیکەن ڕۆژانە بە نێوی چاو دێر و بە نێوی نازانم چی ئەمە میلەتی کورد بەرەو نەکبەتی دەبات چونکە بنەماڵەی بارزانی هیچ بەرژەوەندێکی میلەتی کوردیان لەنە بەلاوە گەرەک نییە هیچ بەرژەوەندێکی میلەتی کوردیان لەبەر چاو نییە تەنیا ئاغاکەیان لە تورکیا چ بێژێ ئەوە دەڵێن ئەوڕۆ ئاغاکەیان لە ئەنقەرە هیچ دوور مەڕوانن بەیانی ئاغاکەیان لە تاران بێت ئەوان فەرقی پێ ناکەن بۆوان مهم ئەوەیە کە ئەو بەرژەوەندەی کە تا ئێستا ڕایان کردووە جا بە نێوی والی بێ بە نێوی سوڵتان بێ بە نێوی قایم مەقام بێ بۆوان فەرق ناکە ئەوان حازر نین سەرۆکی میلەتی کورد بن حازر نین وەکو سەرۆکی وەکو دیکتاتۆرێک سەرۆکایەتی میلەتی کورد دەکەن بەڵام وەکو دیلێک و گزیرێک و وەکو نۆکەرێک حازرن بە گزیری دەوڵەتێکی بێگانە ئەگەر پرسیارەکەتەوە ڕووی دەوەیە کە ئەم حیزبانەی کە لە دەرەوەی پارتین چ دەکەن ئەوانی چەمپێنەوە بەڵام خەڵکی کوردستان هەموو لە هەموو دنیادا میلەتە میلەت بۆ خۆی لە خۆراوە خۆ ناکەوێت مۆتۆری دەوێت مۆتۆری هەموو میلەتێک بۆ دانانی ڕێو شوێنێکی پێشکەوتو بۆ دانانی قانون و دەستورێکی پێشکەوتو بۆ دانانی دموکراسی بۆ دانانی سۆکۆلاربوون بۆ هەموو شتێکی ئەوە ڕۆشنبیرە ئەوە نوخبەیە بەداخەوە ئەمن لە مێش ساڵت دەیڵم نوخبە و ڕۆشنبیری میلەتی کورد بوونە کۆیلا بوونە ئەوەی کە یا بێ دەنگ بن یا هەڵێن لە وڵات یا ببنە کۆیلە و ببن بە ئەندام پارلەمان و ببن بە محافظ و ببن بە مدیر عام و ببن بە وەزیر و گزیر و بەوەی ڕازین بەداخەوە نوخبە نەدەبوو خۆی لە دەسەڵات بدا ئەمڕۆکانە تەنیا ئومێدێکی کە من هەمە هەستان و منفەجیربوون و تۆغیانی کۆمەڵانی خەڵکە کە ئاخرەکەی لەبەر بێمەعاشی لەبەر بێبەنزینی لەبەر بێکارەبایی ئاخرەکەی ڕۆژێک لە ڕۆژان وەکو ئەوەی تونیسیە محەممەدێک هەڵدەستێتە حەوا و ئیتر خەڵک دەجۆشێنێ و خەڵک تەحریک دەکاتجا ئەو جار ئەم ڕۆشنبیرانە هەڵدەستن سواری شەپۆلی تووڕەیی خەڵک دەبن من پێم وابێ شەپۆلی تووڕەیی خەڵک نزیکە ئەو دەمەکە ئەو شەپۆلی تووڕەیی کۆمەڵانی خەڵکی سادە و فەقیری سەرزادا وای لێدە ئێمەی ڕۆشنبیر و نوخبە و نازامسی بەجێ دێڵێ و ئەو دەمەکە جوابمان نادەنەوە و ئەو دەمەکە ڕۆشنبیر و سەرکردەی واقعی و بەجێ و بەوەچی جوڵانەوەکە لە ناو دڵی کۆمەڵانی خەڵک هەڵدەدا دروست دەبێ هەروەکەوەی کە لە زۆر وڵاتی دنیا دیومانە زۆر کەس کە مەسەن داوای ڕۆشنبیری و ڕاهبەری خەڵکی کردووە لە ڕۆژی ئاوادا وەلاندراون و ڕۆڵە واقعیەکان و دڵسۆزە واقعیەکان لە دڵی کۆمەڵانی خەڵک هەڵدەخڵێن ئەوانە تابعێکن لە دەسەڵاتی پیس و بۆگەنی بنەماڵەی بارزانی ئەوانە بەبێ بنەماڵەی بارزان ئەوە تا تۆ ڕۆژانە دەبینی ئەندام پارلەمانەکانیان کە خۆیان بەچی دەزانن و زۆر خیافەی ئەوە دەگرن و لایەنگری لە خەڵکو و نازام ڕۆشنبیری دەگرن بزانە مەسەن موقیفیان چۆنە موقیفیان زۆر عیبە زۆر دواکەوتوانەیە زۆر ئەوەیە کە وە دوای تەئیدی موقیفی پیس و گڵاوی دەسەڵات دەکەن بۆیە ئەوانە هیچ موقیفێکیان نییە من هێ قەرگیز بڕوان بەوانە نییە هەرگیز سەرگیز بڕوان بە و ڕۆشنبیر و نوخبانە نییە کە پاڵوە دەسەڵات دەدەن بەڵام بڕوان بە هێزی کۆمەڵانی خەڵکە ئەمڕۆ من بە چاوی خۆم دەبینم کە هێزی کۆمەڵانی خەڵک دەکڵێ خەڵک ئیتر جارز بوو لە زۆر ناحەقی بەتایبەت ئێوەی میدیاکار و میدیای مەجازی کە ئەو ڕۆکانە ئیتر هیچ شتێک ناشادرێتەوە تۆ زۆر بەنهێنی دەچی بۆ خزمەت سوڵتانەکەت ئێستا لە خزمەت سوڵتانەکەت ڕزگارت نەبووە وێنەکەت بڵاو دەبێتەوە ئەوە سپاس بۆ تەکنۆلۆژیا سپاس بۆ ئەو پێشکەوتووەیە کە دنیای میدیا ماس میدیا بخۆیەوە گرتووە ئێمە ئەو چەکەمان پێە ئەو ڕۆکانە چەکی ماس میدیامان پێم چەکی ئەومان پێیەکە هیچ شتێک ناشادێتەوە و دەتوانین بە لە ماوەی چرکەیەکدا ڕسمەکەی وەکو عەبدێک وەکو گزیرێک لە مقابل سوڵتاندا ڕاوەستاوە بینێرین بۆ دوورترین دێهاتی کوردستان ئەو سەری دنیاە و خەڵک تێبگەێنین ئەوە سەرکردەی توێە ئەوە ڕابەری توێە کە تۆ ڕۆڵەکانت دەزیندان دەکا ئاوە تونند و تیژ دێتە دەرێ ئەوە موقیفی قسەکردنەکانیانە ئەوە دەڵێ خوان لە هاتوونە سەر عەرز ئاوا قسە دەکەن بەڵام لە مقابل سوڵتانێکی تورکیایدا سەر کۆمارێکی تورکیاکە ڕەنگوانەیە 2 ساڵ دیکە نەژمێنێ و کابرایە لای بن چونکە لە تورکیا هەر بمانێ نەمانەوە انتخابات دەکرێت مەگەر دووبارە موعامرەی پوتین ئاسا و شتی ئاوا بکەن دەنام ئەوە نامێ بەڵام تۆ دەبینی دە مقابل ویدا وەکو گزیرێک وەکو مەڕێک وەستاوە زەلیل وەستاوە بەڵام دە مقابل ڕۆڵک
بە خزمەتەکانی میلەتەکەی خۆیدا ئاوا دڕندە دێتەکایە و ئاوا دڕندە دێتە سەرجادە و دایانگرێ و زیندانیان دەخاو ئەمە تابعی ئەو دەسەڵاتانن ئەوە دروست تایبەت ئەو دەسەڵاتانن کە شێری ناوماڵن و ڕێوی دەرەوەن.